لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، خوشک و براوە ڕێزەکانم، یەکێکی تر لەو شتانەی کە مرۆڤ ئەگەیەنێتە خوای پەروەردگار زانست و عیلمە. ئێمە لە وتارەکانی پێشوە باسی ئەوەمان کرد کە ئەوەی ئێمە ئەگەیەنێتە خوا بریتیە لە چەند شتێک. یەکێک لەوانە وتمان ئیحسان و چاکویستی، یەکێک لەوانە وتمان ئیخلاس و نیەتپاکی، یەکێکی تریش لەوانەی کە ئێمە ئەگەیەنێتە خوای پەروەردگار خۆشەویستەکانم بریتیە لە عیلم و زانست. ئەگەر زانایان وتویانە ئەگەر دنیات ئەوێ هەوڵدە زانست پەیاکە، ئەگەر ئاخیرەتت ئەوێ هەوڵدە زانست پەیاکە، ئەگەر ئەتەوێ بگەی بەخوا بە ڕێگای عیلم و زانست ئەگەی بەخوای پەروەردگار. بەردەوام ئینسان زانایە تا بەدوای عیلم و زانست تا بگەڕێ. هەر کاتێ وای زانی بووە بە زانە، وازی لە داواکردنی عیلم هێنا، ئەوە دڵنیابن کەوا ئەو کەسە نەفامە. پێش ئینسان خوای تەعالا مەخلوقاتی زۆر دروست کردووە، بەس ئینسان یەکەمیانە لە ڕێزلێنانە، چونکە خوای تەعالا شتێکی بە ئینسان بەخشیوە کە شایستەی ئەوە بێ کە خوای تەعالا داوای لێ بکە کە بەندایەتی خوا بکە و خوا بپەرستێ، کە بریتیە لە نیعمەتی عەقڵ. بەڕێزان، خوای تەعالا جەماداتی خەڵق کردووە وەکو بەرد، خوای تەعالا ڕووەک و دار و درەختی دروست کردووە، خوای تەعالا زیندەوەرەکانی دروست کردووە، خوای تەعالا مرۆڤەکانیشی دروست کردووە. جەماداتەکان وەکو دار و بەرد وەزنیان هەیە، شکڵیان هەیە، یعنی سەنگیشیان هەیە، بەڵام لە زۆر شتی تر بێبەشن. دار و درەختەکان، گژ و گیاکان عینەن ئەوانیش وەزنیان هەیە، یعنی سەنگیان هەیە، بەڵام ئەمان خوای تەعالا شتێکی پیان بەخشیوە کە بە جەمادات نەیبەخشیوە، کە بریتیە لە گەشەکردن. حەیوان زیندەوەر لەوەش زیاتر، عینەن ئەویش وەزنی خۆی هەیە و گەشەش ئەکا، هەروەها جوڵەش ئەکا، بەردەوام لە جوڵەیایە، بەڵام تا ئێستا ئەمانە هەمویان نوقسانن. ئەو تەواویە خوای تەعالا لە ئینسانە خوڵقاندوێتی کە سەنگی هەیە، گەشەش ئەکا، جوڵەش ئەکا، لەسەرەوەی ئەمانە خوای تەعالا شتێکی بە ئەمە بەخشیوە کە بە ئەوان نەیبەخشیوە، ئەویش عەقڵە. خوای تەعالا ئەوەی بە ئینسان دایەوێتی بە هیچ مەخلوقێکی تر نەیداوە، کە بریتیە لە عەقڵ، لە ئیدراک، لە تێگەیشتن، لە بیرکردنەوە. خوای تەعالا ئەوەی بە ئێمە بەخشیوە خۆشەویستەکانم. لەبەر ئەوە ئەبینی یەکەم سوورەت کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە دای ئەبەزێنێ لە یەکەم ئایەتی ئەو سوورەتە و لە یەکەم وشەی ئەو ئایەتە خوای تەعالا ئەفەرمێ ئیقڕە. داوا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە هەموو ئەوانەی کە ئومەتی پێغەمبەرن صلی الله عليه وسلم کە من و تۆیش یەکێکین لەوانە، خوای تەعالا داوامان لێ ئەکا کەوا هەوڵدەین فێر ببین، هەوڵدەین زانست پەیاکەین. ئیقڕە لەیرە تەنها مەبەست خوێندنەوە نییە، چونکە ئەگەر مەبەست خوێندنەوە بۆ ئایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی ئەو ئاەتەی بەسەرا دابەزی
كجبريل عليه السلام بي فرمو اقرأ بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي ما أنا بقارئ فرموي من خوێنەوار نیم فرموي من خوێنەوار نیم جا جبريل عليه السلام گوشای پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم گوشای پێغەمبەری خوا ئەفەرمێ خەریک بوو پەراسۆکانم بچێ بەناو یەکە ئەوەندە بەتوندی گوشاندمی پاشان فەرمووی ئیقرأ دووبارە فەرمووی بخوێنە لەیرە خوێندن مەبەست فێربوونە مەبەست زانستە زۆر ضرورە ئینسانی مسلمان زانست بەدەست بێنێ بۆ ئەوەی بگا بەو پلەو مەقامەی کە خوای تەعالا ئەوی بۆ داناوە خۆشەویستەکانم پرسیارێک دێتە کایەوە ڕووە کات هەمومان چی شتێ زۆر گەورەیە ئینسان لە دنیا هەوڵی بۆ بدە ئەم پرسیارە طبعا هەر من و تۆ نایکەین هەموو مرۆڤێک زۆر جار ئەم پرسیارە لە خۆی ئەکات چی شتێک زۆر گەورەیە تا ئەو هەوڵی بۆ بدە هەنێک کەس لەوانەیە وا تەسەور بکەن کەوا پارە و پول بەدەستهێنانی پارە و پول گەورەترین شتە مەزنترین شتە شایستەترین شتە کە ئینسان هەوڵ و کۆششی بۆ بکە بۆیە خەڵکانێک ئەبینی زۆر هەڵپەی دوای پارە و پولیانە خەڵکانێکی تر هەن ئەبینن پارە و پول ئەوە نییە کەوا ئینسان بگەێنێتە ئەو ئاستەی کە پێویستە بۆیە بیر لەوە ئەکاتۆ کە پلەپایە زۆر گرنگە بۆیە خەڵکانێکی تر هەن دائیمەن هەڵپەی دوای پلەپایەیانە هەموو وەسیلەیەک ئەگرنە بەر بۆ ئەوەی بگەین بە پلەپایەکان ئیتر کێشە نییە لەلایەن وەسیلەکان شەرعیە یا شەرعی نییە خەڵکانێکی تر هەن خۆشەویستەکانم وا ئەزانن جوانی و شکل جوانی و دیمەن جوانی ئەوەیە کە شایستەیە ئینسان هەوڵی بۆ بدا و کۆششی بۆ بکاو ئەوەیە کە مەزنترین شتە لە دنیا بۆیە ئەبینی زۆر خەریکی خۆیانن دائیمەن هەوڵ ئەدەن کە چی شتێ سەرنجی خەڵک ڕائەکێشی ئەوە بکەن دائیمەن خەریکی دەمچاوی خۆیانن زۆر لەبەر ئاوێنە سەیری خۆیانەکەن هەر شتێک لە دەمچاویانە ببینن لە خلقەتیانە بیدونن ئەگەر بە دڵیان نەبێ و وا هەستکەن لە عەقلی خۆیانە وا هەستکەن ئەو شتە وەکو ناشرینیەکان یەک وەکو عیبێکە لە گیانیانە ئەڕۆن هەرچی ڕێگا هەیە ئەیگرنە بەر بۆ ئەوەی ئەو پەڵە ناشرینە لە دەمچاویان لابن بۆیە ئەبینی نیوەی کوردستان بە تایبەتی ئافرەتان شتێکیان خسۆتە بان لوتیان یعنی عملیاتی لوتیان کردووە وطبعا لە هەموو جیهانی شەوایە زۆر گرنگی بە جوانی ئەدەن حتا تەنانەت لە سیارەشە حتا تەنانەت لە خانوویشە لە ماڵیشە کابرا پارەیەکی زۆر سەرفەکە زۆر زیاتر لەوەی کە پێویستە بەس لەبەر ئەوەی شتەکان بە جوان پیشانی خەڵک بدە وا ئەزانی ئەوە گەورەیەکە لەبەر چاوی خەڵک بەڵام زۆر جار سبحان الله بالعکس يعني ئەوانەی کە سیارەی زۆر جوانیان هەیە ئەوان وا ئەزانن گەورە ئەبن لەبەر چاوی خەڵک بەڵام لەبەر چاوی خەڵک نزمە بنەوە سبحان الله خەڵک حەزیان لێ ناکە ئەوانەی کە زۆر دێنە خۆیانە زۆر خەریکی خۆیانن من ناڵێم ئینسان خەریکی خۆی نەبێ طبعا من هەموو شتێک ئەڵێم بە پێی ئەوەی کە پێویستە خەڵکێکی زۆر خەریکی ئەوەیە کە دائیمەن هەوڵ ئەدا شتەکان ئەخاتە بەر چاوی خەڵک تەنانەت هەنێ خەڵکەیە برایە بەداخەوە تەنانەت هەنێ خەڵکەیە حتا تەنانەت ژنەکەی خۆی عەرزەکە بەس لەبەر ئەوەی خەڵک تەماشایکە ژنەکەی عەرزەکە داوا لە ژنەکەی ئەکا کە خۆی ڕوود کاتەوە کە خۆی جوان کاتەوە لەبەر چاوی خەڵک بۆ ئەوەی خەڵک سەرنجی خەڵک ڕاکێشێ بۆ لای خۆی ئەمە طبعا لە پیاوانە ئافرەتانیش هەرچی ڕێگایەگرنە بەر بۆ ئەوەی خۆیان لەبەر چاو خەڵک جوانکەنەوە هەیە بە سفوری هەیە بە دەرخستنی ئەندامەکانی لاشەی یعنی المهم خەڵک وا ئەزانێ لەسەر زەویە کە ئەو شتانەی وا باسمان کرد ئەوانە گەورن ئەوانە مەزنن ئەوانە ئەبێت هەوڵی بۆ بدا بەڵام لەسەرەوەی ئەمانە شتێکتر هەیە کە خوای تەعالا ئەفەرمێ وەکو چۆن بڵێ ئەمانە هیچی ئەوە نین کە ئینسان زۆر پێوە مەشغوڵ بێ بەڵکو ئەوەی کە زۆر گرنگە پەیداکردنی زانستە خۆشەویستەکان زانست تەنانەت زانست ئەگەر زانستە دنیایەکانیش بێ تەماشاکەی ئەو کەسەی کە زانستی زۆرە هەتا زانستی دنیای لەسەرەوەی هەمووانە ئەو مجتەمع و کۆمەلگایە ئەو وڵاتەی کە زانستی زۆرە بۆ نمونە وەکو وڵاتێک وەکو یابان تەماشاکەی لەسەرەوەی هەمووانە چونکە زانست بەرزی کردوتەوە بەڵام ئەو وڵاتانەی کە هەر خەریکی پلەپایەن هەر خەریکی پەیداکردنی پارەن هەر خەریکی عەرزکردنی خۆیانن یعنی وەکو شکل و شێوە سەیرەکەی دائیمەن لە دواون
يعني زانستیان ئیهمال کردووە دائیمەن ئەکەونە دوا وەکو ملەتەکانی خۆمان کە لە ئەسڵیشە دینەکەی ئێمە یەکەم سوورەت لە قورئانەکە دابەزی و یەکەم ئایەتی ئەو سوورەتە و یەکەم وشەی ئەو ئایەتش ئیقرأ يعني واتا علم بياك زانست بياك طبعا اقرأ لغة يعني خوێندنەوە بەڵام ئەگەر تەماشا بکەی پێنج ئاەتەکەی ئەوەڵ کە دائەبەزێ خوای تعالی فەرمێ اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم طبعا من نتيجة قوري خوايا كقورترين شتخوا بإنسان دايوتي علمه وكاتێکیش ئیقرأ لە ئەوڵەوە هاتووە کە ئەفەرمێ بخوێنە مەقسەد ئەوەیە کە زۆربەی علم بخوێندنەوە پەیا بێ و هەندێکیشی بە گوێگرتن پەیا بێ و هەندێکیشی بە بینین و بە دیتن پەیا بێ يعني علم لەسەرەوەی هەمووانە لەسەری هەموو شتەکانە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی النساء ئەفەرمێ وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما أي پێغەمبەری خوا خوای تعالی فێری شتێکی کردی کە نەت ئەزانی زانیاریەکی پێبەخشیت کە نەت ئەزانی بەڕاستی فەزڵی خوای پەروەردگار بەسەر تۆوە هەرە گەورە و هەرە مەزنە کەوا بوو علم لەسەرەوەی هەموو شتەکانە لە دینداریەتیشە علم لەسەر هەموو شتەکانە ئێمەی موسڵمان پێویستە لەسەرمان دائیمەن خەم بخۆین و هەوڵدەین شارەزایی پەیاکەین لە دینەکەمانە چونکە ئەگەر شارەزاییت پەیا نەکرد لە دینەکەتا بەڕاستی هیچ با هەر ناوخۆشت نابێ موسڵمان تەسەورەکەن خەڵکانێک هەیە لە ناو موسڵمانانە ئێسا ئەلیفبای ئەم دینە شارەزانین تەسەورەکەن خەڵکانێک هەیە پرسیاریان لێ بکرێ وەکو بینیوتانە لە زۆرێک لە بەرنامەکانە بینیوتانە پرسیاریان لێ بکرێ نوێژی بەیانی چەند ڕکاتە نازانێ یەکێکەڵێ چوار یەکێکەڵێ پێنج پێغەمبەری خوا دایکی ناوی چییە نایزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند مەناڵی بۆ نایزانێ و ئیتر شتەکانی تر مامۆستا دکتۆر محەممەد عەرێفی خوای تعالی تەمەنی درێژکە باسی ئەوە ئەکا ئەڵێ من چوومە زانکۆی محەممەد بن سعود محاضەرەیەکم هەبێ زانکۆی محەممەد بن سعود لە مەدینەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زانکۆیەکی دینی و ئیسلامیە زیاتر چوومە فەرعی عەقیدە لەوێ محاضەرە بەمەوە لە قۆناغی دووی کولیەی عەقیدە لە جامیعەی محەممەد بن سعود لە سعودیە پرسیارم لێ کردن دەربارەی ئەوەی کەوا خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناویان چییە ئەڵێ هەمووی ئاوا واقی مڕماوە ئەڵێ لە ئەخیرایی کە دەستی بەرزە کوتم الحەمدولله ناویان چییە ئەڵێ وتی عایشە وتم باش ئیتر ئەڵێ یەکێکی تر دەستی بەرز کردەوە وتم فەرموو وتی فاتیمە يعني فاتیمە طبعا کچ پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەم وای زانی خێزانێتی ئەڵێ ئیتر پێویستی نەکرد پرسیارتر بکەم چونکە بۆم دەرکەوت کەوا یعنی مستەوای خەڵک هاتوتە سەر سفر لە دینە بەڵام ئەگەر پرسیارت لێ بکردنایە دەربارەی هەر یاریچیەک لە سعودیە بێ یان لە وڵاتێکی ئەوروپی بێ هەمووی بە جوانی ئەیزانێ سیرکن بەڕێزان يعني مسلمانان چەند لە علم و زانستی دینیش کە ضروراتی دینە نازانن يعني پیاوێکی بەتەمەنی وەکو ئەو کاک حاجی و ئەو ئەمام حاجیە و ئەم پیاوە بەڕێزانە کە لەوانەیە لە عمریانە 50 ساڵ خوتبەی جمعەیان بینوێ و زیاتریش ئێستا هەر یەکێک لەمانە ئەوەندەی بڵێم کەسێکە لە پلەیەکی بەرزی فەقێتیایە شارەزاییان هەیە يعني حتا ئەوەی کابراوەتەنی ئەوەی مەلایەک يعني مەلایەکی نیمچە مەلا کە هیچ لەوانەیە خوێنەواریشیان نەبێ لەوانەیە ناتوانێت حرفی لە قورئان بخوێننەوە بەس بۆچی لەبەر ئەوەی بەدڵەوە هەموو جمعەیەک یان ڕەمەزانان عسرانی دوای عسرانی ڕەمەزان لە وتارەکانە دانیشتون بە تەواوەتی گوێیان گردووە و لەو علمە فێر بوون بە نیەتی ئەوەی فێری علمی شەرعی ببن هاتوون گوێیان لە وتارەکان گردووە بۆیە بە جوانی تێگەیشتون هەنێکیان بەخوا من پرسیارم لێیان کردووە سەیرم کردووە زۆر لە دینە شارەزایە خوێنەواریشی نییە ئەیوتم چۆن فێر بوویت مامۆستا من نەمێڵاوە یەک وتاری جمعەم بڕوە و بە دڵ و بە گیان گوێم گرتووە بۆیە الحەمدولله تەواو بۆیە خۆشەویستەکانم زۆر پێویستە ئینسانی مسلمان لە دینەکەی شارەزایی ببێ بەڕاستی ئەو کەسانەی کە لە دین شارەزاییان نییە کە تۆی مسلمان لە دینەکەت شارەزاییت نییە ئەوە هیچ ئێمە باسی ئەو علمەکانتر ناکەین ماشاء الله نایەڵن دوژمنانی دین نایەڵن وڵاتی ئێمە پێشکەوێ و کاربەدەستانیشمان ئەوە نین بتوانن وڵاتەکانمان پێش بخەن بەڵکو هەر خەریکی پڕکردنی گیرفانی خۆیانن هەر خەریکی
لناوبردني أوهم بهرانك لولاتي إسلام في أجا أوان لناوي بن حتى بيستوم كلا زماني بعسى خلكاني كبون توانيوانا تيارة دروس كان بانيان كردو ايتر او نقم بنتا اسكس نازيتشيان مسراتو خلكاني كبون لتصنيع عسكري من خلقي هب وخلق هب وناسياري خوما لتصنيع عسكري كسيكي زور لي هاتو بوا توانيتي يعني زور ابداعات بكا ايتر درزيك يعني ليدا توشي نخوشيك هات خوشينا اناسي وهتا وفاتي كرت عاديت انا يعني حكوماتك كان يجبون تدرجمني ملتك بوي بيش نكون بلام نبواري دينا لبواري دينا كأساسترين شتا كأساسترين شتا اگر انسان لدينا كي شارزان نبيه بالراسين نقبتي وبدبختيه لديني شائمك هيج كوشش ناكن هيج هولنادن زوري نمان بتايبتي گنجان هولنادن او انا خريكي شتي ترن زور كم خريكي دين داريتين زور كم خريكي دين داريتين يعني حتى كديبو تاري جماعه من بيستومه جاري وهي طبعا من زور متابعي فيسبوك او شتاكاني كم كهيا الانترنت سيرك اي گنجك دي قال لي اكا لدينا هيج شارزاينيه برسياري دزنوجي ليبكا نازانيه فرزەکانی دەستنوێش چییە نازانێ چی دەستنوێ ئەشکێنێ بەڵام دیێ لە یەکە کاکە مامۆسا باسی فلان شتی نەکرد باسی فلان ئەیەوێ مامۆسا وەکو یەکێ لە کەناڵە فەزایەکان مامۆساش داشتێ لە عێراقەوە هەر خەریکی سیاسەت و خەریکی ئەم مەسائیلانە بێ بابەت تو هاتووی بۆ نوێژی جمعە هاتووی لە دینەکەت فێر بی ئەی خۆ ناکرێ مامۆسا شەو ڕۆژ هەر خەریکی ئەم باسانە بێ لەسەر منبەرەوە ئەیتر خەڵک چۆن لە دینیان تێبگەن کاکە ئێوە لە دینەکە شارەزانیتان لە بچووکترین شتی دینەکەت شارەزایت نییە قينا بو أوندا حلقة أكيد كما موسى أو دقة أو شاركة أو 20 دقيقة باسكه باسي سياسة بعين إبابة ولا لحموش وينك أو باسانة هي حموش ويني أو باسانة بيزار نبوي أتبع الجو الروحي مزجوتيش لم جو الروحي أتبع لم يجي بيبج ببي هر خريكي مسائل سياسي أو علم أساس خوش يسكانم طلع لدينك شارزاي نبي بالراسي دنيا أجر أو بري بيشكوتنيش لدنيا بدز بيني هر دنيا حدك لو داتو أمري أقريته ولا إخوة أو مهمة أو أساسك طبعا زورش قرنقة لدنيا إما بتوانين خواهي تعالى ما كردوتا خليفة لسر زاوية كوا لدنيا دنيا تعمير كين بفي شريعتي إخوة بجوانترين شوى تعميري كين بلام معناه أول نية كوا إما خليكي دنيا بين قيامة ما لبير بشي قيامة أساسك دنيا كيلقي قيامتها كيلقى يعني لم دنيا اشتكان أول شيني برهمكي لقيامتها أبيني ثوا يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت رحمن في بكي هداية من دي نوري إيمان خيت الله كان معنا ودام زرا من بكي لسر دين دارتي لسر إسلامتي يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خوت يا ربي خويا أمدم شوانا لا أجري جهنم بباريزي يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت خلقانك دواي دعاء خير يعني ليكردوين نخوش يعني هي يا ربي شفاي نخوش كان من بدي يا رب العالمين يا ربي خويا رحم بمردو كان من بكي يا ربي خويا بخاتنا وجوانا كان يخوت زانستك من في ببخشي كسودي هبي أبو دين ودنيا مان يا رب العالمين يا ربي خويا مالو من المان صالح بكي يا ربي خويا مالو من المان صالح بكي يا ربي خيزانا كان ما صالح بكي يا ربي براو خوش كان ما صالح بكي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت كردستان لهمو بلاو مصيبتك بدور بقري آلاي إسلام هردم شكاوى بي لمولاتيا آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون إيمان داراني خوشويس خوشكو برابر رزكانم آستي خلق كان لو ورقرتني علمات جاوازا خلقان يكن خيونوارن توانايكي باشيان هي چند زمان أزانن أو التكليف لسريان قرسترة هرم لدينا هم لدنيا هم بو فيربوني دين هم بو فيربوني دنيا تو خوێنەواریت هەبێ شارەزابی بتوانی کتێب بخوێنیتەوە خەریکی کتێبی غەیرە دین بیت کتێبە دینەکان ئیهمال کەیت و هیچ شارەزاییتیان نەبێت زۆر گوناحباری زۆر گوناحبارە بیت ئیتر ئاستەکان ئەگۆڕێ هەر کەسێک و بەپێی ئاستی خۆی خوای تەعالا تەکلیفە خاتە سەرشانی حتا ئەگاتە کەسێکی نەخوێنەوار حتا ئەگاتە دایک و باوکمان داپیرە و باپیرەمان ئەمانە ئایا شەرع داوای لیان کردووە زانست فێر ببن بەڵێ شەرع داوای کردووە زانست فێر ببن هەر کەسێ ئەوەندەی خۆی شارەزا ببێ لەو شتانەی کە خوا فەرزی کردووە لەسەری و ئەو شتانەی کە خوا حرامی کردووەتە لەسەری ئەمە فەرزە لەسەر گشتمان هەر کێ بەپێی توانای خۆی بۆ نمونە کابرایە کە بەردەوام ها لە ماڵە و خەریکی عیبادەتە ئەوەندەی کە خوا فەرزی کردووە لەسەری لە ئەحکامەکانی نوێژ و ڕۆژوو و زەکات ئەگەر پارەی هەبوو و حەج ئەگەر توانای حەجکردنی هەبوو ئەمە خوای تەعالا لەسەری فەرز کردووە دوای ئەو معامەلەکردن لەگەڵ ژنە چی خوای تەعالا لەگەڵ هاوسەرەکەتا طبعا ژنیش لەگەڵ پیاوە
خوای تعالی چی حلال کردو چی حرام کردو هەروەها بەرامبەر بە مناڵەکان هەروەها بەرامبەر بە هاوسێ و بە ئەوانە ئیتر بە پێی ئەوەی کە ها لە دەوروبەرت لە فەرزەکان و لە حرامەکانیش کابرایەکی تر کە ئاستی بەرزە کە زیاتر ها لە ناو هەندێک مەسائلە ئەوە زیاتری لەسەر فەرزە و هەروەها هەر کەسێ لە بەپێی ئاستی خۆی بەپێی ئەوەی هەیەتیایە کەسی دکتۆر ئەبێ شارەزایەکی هەبێ لە بواری طبە تاوەکو بزانێت چی حەڵاڵە و چی حرامە تاوەکو میهنەی طبەکەی خۆی بەکار نەهێنێ بۆ قۆڵبڕینی خەڵک بۆڵکو بەکاری بێنێ بۆ خزمەتی خۆی و بنەماڵەی خۆی و خزم و دۆست و هەموو ملەتەکەی ئەوەندە خوای تعالی لەسەری فەرز کردو شارەزایی هەبێ لە دینە هەروەها کابرای مهندس هەروەها کابرای کرێکار هەروەها هەموو ئەو خەڵکە کە هەن هەروەها کابرای پەرلەمانتار پێویستە بزانێت کە شەرع داوای چی لێ کردووە و چیشی لەسەر حرام کردووە هەروەها وەزیر کاربەدەست هەروەها ڕئیسی وڵات هەموو کەسێک ئەبێ ئەوەندە لە شریعەتی ئیسلام شارەزایی هەبێت کە لەو بوارەی کە ئیشی تیاکا بزانێت چی حەڵاڵە و چی حرامە معقول نییە تۆ بازرگانی دوای ئەوە ئەڕۆی کارێکی حرامەکەی بازرگانیەکی حرامەکەی ئەم جادی لای مامۆستا پرسیارەکەی مامۆستا توخوا ئەوە چۆنە یا تو ئەتەوێ ژن بێنی بۆ نمونە گەنجێکی ئەتەوێ ژن بێنی ژن ئەهێنی مارەی ئەبڕیت دوای ئەوە ئیشی گوازیتەوە دوای ئەوەی تەلاقی دەین جادیتە لای مامۆستا ئەخر وا چۆنە من خەڵکم بینیوە گەنجم بینیوە تۆتە لای من 3 مانگ بۆ ژنی هێناوە تەلاقی ژنەکەی تەلاق داوە 3 بە 3 تەلاقی داوە دوای ئەوە هاتۆتم براکەم تۆ هیچ شارەزایی لە دینیان نییە هیچ شارەزایم نییە ئەی نازانی چۆن تەلاقەکەی وەڵڵا مامۆستا هیچی لێ نازانم ئەی کێ مارەی ژنی بۆت بڕی ئەو کەسەی مارەی ژنی بۆت بڕی ئەی غێر فێرت کات تەلاق چییە نیکاح چییە دین چییە ئیسلام چییە ئەی غێر فێرت کە یعنی معقولە مارەی ژنت بۆ بڕاوێت و نوێژ ناکەی ئەڵێ وەڵا مامۆستا نەیوت نوێژ بکەیان نوێژ مەکە ئەخر نازانم مامۆساکان چۆن مارەی ژن ئەبڕن بۆ کەسێک کە نوێژ ناکە یا هیچ نەبێ فێری ناکەیت و دووبارە تەوبەی پێ نادەیت و وعدی لێ بسەنی کە نوێژ بکات کە ڕۆژوو بگرێت کە حەج بکە ئەگەر توانای هەبێ زەکات بدا ئەگەر ماڵی هەبێ ئەمجا بینی ژن و مێرد ئەو شتانەی کە پەیوەندی هەیە بە نیکاح و بە تەلاقەوە ئەبێ ئەو مەسائلانە بە جوانی شارەزایی هەبێ ئەو گەنجە ژنیە ناوە چۆن ئەو شتانەی فێر ناکەی بۆیە بەڕێزان ئەمانە هەمووی ضرورن پێویستە ئێمە هەر کەسێک و بە پێی توانای خۆی بە پێی ئەوەندەی کە ئەژێ لەم دنیاە و دێتە ڕێگای لە حەڵاڵ و حرام ئەبێ شارەزایی هەبێ ئەگینا نەدەبێ گوناحباری شتێک بکەیت و نەزانی حەڵاڵە و حرامە و لە خۆتۆ بیکەی گوناحباری